بەیانی باش هەکار بەیانی باش بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی نوێتان باش دەستپێکی ڕۆژەکەتان با لەگەڵ ئێمە بێ کۆمەڵە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و پڕزانیاریمان بۆ ئامادە کردوون بەو هیواین کە من و هەکار میوانێکی خۆشەویستیەوە بین. سڵاو ئازیزان خۆشحاڵین ئەم ڕۆژ دەرفەت بوو بە یەکەوە بین ئێمە وەکو پێشکەشکار ئێوەش وەکو بینەر لەگەڵمان بن هەموو ئەو تەوەر و بابەت و باسانێک کە دەستنیشانمان کردووە بەیەکەوە گوێبیست دەبین پێشکەشی دەکەین هەوڵ بدەین زۆرترین زانیاری لە ڕێگەی میوانەکان و لە ڕێگەی راپۆرتەکانەوە با ئێوە ببەخشین بۆی لەگەڵ ئێمە بمێنەوە سەرەتا ناونیشانی بابەتەکانتان پێ دەڵێن بزانین ئەمڕۆ زیاتر لە سەرچی دەوەستین. بەهۆی بازرگانیکردن لە ڕێگەی دراوە ئەلکترۆنیەکان ڕۆژانە بەکارهێنەران تووشی زیانە بن ئەمڕۆ باز لە خۆپارێزیەکانی دەکەین. لە سلێمانی پێشانگایەکی تایبەت بۆ 20 فۆتۆگرافەر کرایەوە. ئێستا زانیوتانە زێدەڕۆیکردن لە بەکارهێنانی پاراسیتامۆڵ تووشی ژەهراوی بوونە دەکات ڕێگە دروستەکانی بەکارهێنانی ئازارشکێنەکان دەخەینە ڕوو. ئەوەی ئەو بابەتی کۆتایی بە تایبەت ئەو هێڵلاینەکە گوتت تایبەت بە بەکارهێنانی ئازار شکێنەکان زۆر زار خۆم یەکێکم لەوانە زۆر توش دەبم ینی لە بەکارهێنان سەڵ ناکەمەوە دەشزانم ینی کاریگەری خراپی دەبێت دوجار کاتیشە هەکارانی بۆ ماوەیەکی کەم تۆتوانی ئەو ئازارە بشکێن. ئێستا باشترە ئێستا کەمتر بەکاری دێنم هەوڵمدا کێشە نیە با زیاتر پەتایەکەم نەخۆشیەکەم درێژە بکێژە ئازارەکانم هەبی باشە با بڕۆینە ناو تەوەرەکانمان گوتەی نەمران و کەسایەتیەکانی پێشوو گرنگجیدان بە پاراستنی لە ئەدەبیاتی کوردیدا پێگەی تایبەتی هەیە هەموو کات. پێکومان وە لە زاخۆش لە بەرەوە پێشنگایەکی تایبەت لەلایەن هونەرمەند علی زێباری کرایەوە کە تیا گوتەکانی مەلا مستەفای بارزانی نمایش کرابوون. دەستپێکێ دەستخۆشیە کاک علی زێباری دکەن بۆ گرنگیدانە بێ بابەتی و vەکە ناوێ پێشنگا تایبەتە بگوتنێت نەمێت هەمی چ چارچوبێ پاراستنا کەلتوری ملەتی کوردە بشێوەیەکی گشتی چونکە هەمی گوتنێت پێشینان و پندێت بەرێ چ چارچوبێ ئەدەبیاتە زارەکی gelek girêngek û bêt veguhastinê çi bêt nivîsînê yan jî bêtin erşîvkirinê bu hindê mêjûa me dabûnerîtê me keltûrê me vê devê pişêweyekê giştî bêt parastinê pirêka van pêşangeha girîngiya hinde dibînin ku evet bi dergehek bû erşîvkirin û bû parastina keltûrê milletê Kurd çuka hetanûke jî pişêweyê nivîsînê yan şêweyê erşîvkirinî menîne pêngaveke herî baş e umêdwarim berdewam bin ev cure çalakiye bê şêwazî bû dokûmentkirin û erşîvkirin û saxkirina keltûrê me taybet hemî bare de edebiyatê de barê stranê de barê lawik û heyrana de ev jî hemî girîngî pê bêdanê çunke me kêmasiyeka mezin di barê nivîsîne vî barî de heye. چیرۆکەکانی سەرکەوتن زۆرن بەڵام ئەو چیرۆکانەی کە کۆمەڵەیەک ئاستەنگی و کۆڵنەدانی لە پشتەوەیە دەگمەنن و جێگەی ڕێزن بە تایبەت ئەم ساڵبینیمان کە چەندین قوتابی لە پۆلی 12 بە زۆر بە قورسی هەوڵیاندا و چەندین بربەستی قورس هاتە پێشیان لە بارودۆخی زۆر دژوارا بوون توانیان سەرکەوتن بە پلەی یەکەم و دووەم و زۆر ئاسپەرز بەدەست بێنن. یەکێکی دیکە لەو نمونانە باسی نیان بارزان ئەکەین نیاز بارزان
کە خوێندکارێکی پۆلی 12 پارێزگای هەڵەبجێ ئەو توانیوێتی لە خولی دووەم کۆنمرەی 91 بەدەست بێنێت لەسەر باریەوەی کە هەکار بارودۆخێکی زۆر سەختی هەبووە. بەهۆی سەختی ژیان و گوزەرانی 4 وانە دەخاتە خولی دووەم، بەڵام نیاز ئاواتەخوازە لە کۆلیژی دەرمانسازی بخوێنێ، باس لە ژیانی خۆی دەکات کە بە سەرما لەبەر باران و تەڕبوونی ژوورەکەی بە هاوین لەبەر مار و مێرو نەیتوانیوە ئەم نمرێ بەدەست بێنێت کە خەونی بووە. نمونەی سەرکەوتنەکان لە هەرێمی کوردستان زۆرن. نیازی ژێکێکە لەو هەزاران خوێندکاری کە لە ژیانێکی بەم شێوەیە سەختدا توانیوێتی نمرەیەکی بەرز بەدەست بهێنێت. من ئاشناتان دەکەم بە ژیانی ئەم خوێندکارە. الحمدلله کۆنمرەی کۆتاییم کردێنەوە لەبەر بارودۆخی سەختی ژیان ینی نەمتوانی خولی یەکەم هەموو وانەکان بکەم. دوو دەزم یەکەم جار هەڵگرت بۆ خولی دوو، بەڵام لە کاتی امتحانەکانە ڕووداوێک هاو بە سەرمانە کە نەمتوانی ینی بەردەوام بم و نێشمەویست هەرگیز واز بێنم، چونکە من ئامانجمەوە بوو ینی بمە دکتۆری دەرمانساز لە کۆلێژی پزیشکی دەرمانسازی وەربگیرم. شێوازی خوێنی من ینی سەختی ژیان و ئەم ڕووداوانەی کە هاتنە پێش بۆ من وایان کرد کە کۆنمرەکەم دابەزێ. ئەنا من لە سەر ئاستی قوتابخانەکەم تا ئێستا ئەم کۆنمرەیەم یەکەمی سەر ئاستە. ئەم ژوورە ینی سەختێکی ئێجگار زۆر زۆری هەبوو بۆ من کاتێ ینی دەستم کردو بە کاتی دەوام لە وەرزی زستانە ئێمە خوێندن ینی دەسەکەین بە خوێندن لە مەکتەب. ئەو کاتیان ینی ئێرە زۆر زۆر سەخت بوو خوێندنەکەی، چکە ینی بەجددی لەم لاین ئەرێ بەس بڵێم ینی وەکو دیوارێ دەورە پشتی ئێرەیاندا و ئەنا ینی ئاو هاتە ئەم ژوورە سەری ئەم چیمەنتۆی هەمووی هەر ئاو بوو. کە جاری وە هەبوو بە هەفتە نەخۆشە کەوتم لەبەر سەرمای ئەم ژوورە، بەڵام سپاس بەخوای گەورە بە سەبر و ئارامگری توانیم ئەم ڕۆژانە تێپەڕێن و لە وەرزی هاوینیشە کاتێک کە هاوینیشە بەڕاستی ئەم ژوورە زۆر زۆر سەخت بوو بە خوێندن، چکە ینی نەمبوو بە ڕیدە نەحیج ینی هەوای ئەم ژوورەی بۆ من فێنک نەکردەوە. ئەمویست ینی بمە دکتۆری دەرمانساز و ینی لە کۆلێژی پزیشکی دەرمانسازی ینی بەردەوام بم. ئەمەوێت ینی کەسێک بم کە خزمەت بە ینی خۆم و هەموو کۆمەڵگەکەیشم بکەم و داواکارم ینی بتوانن یارمەتی من بن کە ینی دەرەجەکەیشم ینی ئەوەش کەم نییە و تەنها ئەو پەڕی 6 نمرە ئەو زانکۆکەی وەرم ئەگرێ ئەو کۆلێژە بتوانن یارمەتی من بن لەو کۆلێژە وەربگیرم. بابەتێکی دیکەمان هەیە، ئەم بابەتە تۆزێک بابەتێکی وردە، بەڵام بابەتێکی گرنگە، پێویستی بەوەیە ئەوانەی بازرگانی یاخود مامەڵا بەم جۆرە کارانە بەم جۆرە دراوانە دەکەن ورتر بن، ئاگادارتر بن، ڕێنمایی کەسانی شارەزا وەربگرن. بازرگانی بڵۆکچین و ئالوگۆڕی ئابووری ئۆنلاین دراوە ئەلکترۆنیەکان ئەمانە هەموو تا ڕادێک پەیوەستن بە یەکتری. لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانمان لەگەڵە بەڕێز ڕێباز سابیر، ئەندازیاری پرۆگرامسازی و ماستەر لە تەکنۆلۆژیای زانیاری لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان دەبێ. بەیانیت باش کاک ڕێباز. بەڕێز ڕێباز بانیت باش، ڕۆژێکی باش بۆ تۆ. سڵاوتان لێبێ، بانیتان باش. زۆر سپاس. بەڕێز ڕێباز، ئێمە زانین کە بلۆکچین مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە، گەر بگەڕێنەوە لە نزیکەی 2014 بە تەواوی کاری کردووە. لە کوردستان کەی دەستی بەکار کردووە لە پێشتریش ئاشنامان بکە بۆی بلۆکچین چییە، لێرە چۆن بەکارەهێنرێت؟ بەڵێ سڵاوتان لێبێ دووبارە، بانیتان باش. تەبێ وەکو ڕاستکردنەوەیەک وەکو تەکنەلۆژیاکە ینی ئەوە نوێ نییە، تا ڕادەیە کۆنە، بەڵام ئەگەر ئێمە
ببورن ئەگەر ئێمە بینە سەر باسی تەکنۆلۆژیاکە لە زانستی کۆمپیوتەرە چەند ئامرازێک یاخود چەند توڵی بەکارێ بۆ دروستکردنی و سیستەمانە یاخود ئەپلیکیشنانەی کە هەن یەکێ لە گرنگترین ئامرازەکان بریتە لە شێوازی هەڵگرتن و خەزمکردنی زانیاریەکان کە بە بڵاوی پێوترێ دەیتابیس. ئەتوانین بڵین بڵاکچین زیاترە چێت ئەم بوارەوە ئەم بابەتی دەیتابیسەوە یەکێکە لەو تەکنۆلۆژیانی کە بەکارێ بۆ خەزمکردنی زانیاریەکان. طبعی زۆر جۆری هەیە ینی زۆر سیستەم هەیە زۆر تەکنۆلۆژی جیاوازەیە کە بەکارێ لەم بوارەیە بەڵام ئەوەی کە بڵاکچین جیاکاتەوە لە سیستەمەکانی تر بریتە لە چەند تایبەتمەندیە کە گرنگترینیانەوەیە کە بە سروشتی خۆی بە سروشتی تەکنۆلۆژیاکە کە کاتێک هەر زانیاریەک خەز نەکرێت بە هیچ جۆرە دەستکاری ناکرێت ینی دەستکاریکردنەکانی بە هەردوومانەکە هەم گۆڕانکاریتیان ناکرێت هەمیش ناسڕێتەوە هەر لە ینی و بۆیە پێشێوترێ بڵاکچین ینی بریتە لە زنجیرەی چەندێکەیەکی زانیاری لەگەڵ خەزمکردنی هەر زانیاریەکە یاخود هەر بڵاکێکە یەکەیەکی زانیاری دروستەکان یەکانە بەسرێنەوە بەیەکەوە بۆیە پێشێوترێ چین یان زنجیرە بە کاتی گۆڕانکاری زنجیرەکە بڵاکچینە خزمەتگوزاریەک پێشکەش بە خەڵکی دەکات بۆ لە لای خەڵکی زیاتر ڕوون بێ ئەمە بابەتێکی زیاتر اختصاسیە زیاتر شی بکەین و چه خزمەتگوزاریەک پێشکەش دەکات. بەڵێ بەڵێ خۆی وەکو تەکنۆلۆژیاکە لە زۆر بوارە بەکاریە طبیعی ئەوەی کە خەڵک زانیوەتی زیاتر کریپتۆکەرنسیە خۆت دراوە دیجیتاڵەکانە طبیعی ئەوە یەکێکە لەو بوارانی کە بڵاکچین دەتوانێت تیا بەکاربێنرێ بوارەکانی تر بریتە بۆ نمونە لە پارەدانی بێسنوور بێگوێدانە ناونیشانی خۆت یان شوێنی خۆت ئەتوانی تۆ بەشداری بکەیت لە هەر خزمەتگوزاریە لە هەر وڵاتێکا بێ کە بەڕاستی ئەمە خزمەتێکی زۆر گەورەیە ئێستا ئەگەر ئێمە وەکو نمونە با بڵێن پێیپاڵ وەکو نمونە بێنینەوە ئێستا لە عێراق تەنانەت پێیپاڵ بەدەست نییە بەڵام لەگەڵ بەکارهێنانی بڵاکچین و ئەم سیستەمانەیە ئاسانترە بێ بۆ خەڵکی عێراق یاخود کوردستان بەشداری بکەن بۆ ئەو خزمەتگوزاریانە یاخود ئەو بەرهێنانەی کە لە دەرەوەن یاخود بە پێچەوانەوە خەڵکی دەرەوە ئەگەر بیانەوە بەرهێنان بکەن لە کوردستانە طبیعی ئەمە یەکێکی ترە لەوانە یەکێکی تر لەو بوارانە کە پێوترێ گرێبەستی زیرەک گەشە پێدەرەکان نەتوانن چەندین جۆری ئەپلیکیشنی لەسەر دروست بکەن کە بەبێ وجودی یاخود بەبێ بوونی کەسی سێم کامە ئەمە خزمەتێکی زۆر گەوراکە یەکێکی تر لە بواری تەندروستیە بۆ توانرێ زانیاری نەخۆشیتیا هەڵبگیرێ و ئەو نەخۆشە بچێتە هەر وڵاتێ بچێتە هەر شوێنێ ئەو زانیاریانە بە ئاسانترین شێوە بە خێراترین ڕێگا بەدەست بێ لە بواری پەروەردەیە بۆ نمونە ئەتوانرێ بڕوانامەکانی کە هەڵبگیرێ و دووبارە بە هەمان شێوە لە هەر زانکۆیان لە هەر شوێنێ پێویستیان پێ بێ بتوان ڕاستادن بۆ بکەن هەروەها چەندین بواری تریش. باشە کاگڕە بەس ئەم بوارانی کە باست کرد بە گشتی تا ڕادێکە چێتە چوارچێوەی سوودگەیاندن و زانیاری هەڵگرتن هەرچەنە لە ناو ئانی خەڵکە وا باوەکە زیاتر مامەڵەی کریپتۆکەرەنسی پێکرێ بەڵام وەکو وتت ئاماژەت پێکرد چەندین لایەنی ترەگرێتەوە کەواتە لایەنە باش و خراپەکانی چین ئەو چۆن نەتوانرێت بە خراپ بەکار بهێنرێت ئەو چۆن نەتوانێت ڕێگری لێ بکرێت. طبعی لایەنە باشەکانی ئەوەیە بەڕاستی کە پێویستی بە کەسی سێم نییە بۆ ئەوەی کە ڕەزامەندی دەربڕێ لەسەر ئەو مامەڵەی کە تۆ بیکە یاخود ئەو سەرمایی کە خۆتەوێ یاخود ئەوە بەرهێنانەی کە خۆتەوێت تیا بکەی پێویستی بە لایەنی سێم نییە لایەنی سێم با بڵێن توانین بڵین کۆمپیوتەرێکە یاخود پرۆگرامێکە یا سیستەمێکە بڕیار لەسەر سەرمایەکەی تۆ یاخود مامەڵەکەی تۆیە. طبیعی ئەمە ینی بەشێکی ئەوانەی کە با بڵین بە گوێرەی پێناسەکە لا مەرکەزین ئەم لا مەرکەزیە وەکو وتم پێویستی بە ڕەزامەندی کەسی سێم نییە بەڵام ئەمە
کە پێویستی بە ڕەزامەندی کەسی سێم نییە لە هەمان کاتیشا ڕەنگە خراپ بەکاربێ لەبەرەوەی بۆ نمونە ئەگە کەسی سێم لێرە بانک بێ لە ڕەنگە هەندێک کەس بیانەوێ هەندێک مامەڵی خراپی پێوە بکەن لەو حاڵەتەیە ئەگەر ڕەنگە ئەگەر بانک نێوەنگیری بکانێ لەو مامەڵەیە ڕووبات بەڵام ئەگەر وانە بێت ڕەنگە بیانێت جۆرە مامەڵەیەک بیانەوێت بیکەن هەرچەند ئەمە بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمەوە ناکرێ ینی زۆربەی خەڵکی مەحروم کرێ لە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە لەبەرەوەی کە چەند کەسێ بە خراپی مامەڵی پێ بکەن بەڵام بەگشتی ئەوەیەکێکە لە ینی وەکووتم ئەو لا مەرکزیە چەندێک باشتی هەیە لامان کاتە ئەتوانین بڵین ئەتوانێت بە خراپی بەکار بێنرێ تەبیعی ئەمە بڵاکچین لەبەرەوەی کە بەڕاستی تەکنۆلۆژیایەکی تازەیە حتا لە وڵاتانی دەرەوەکو ئەوروپا ئەمریکا لە ئەزال ئەوانیش یاسایەکیان نییە بۆ ڕێخستنی ئەو مامەڵانە یاخود ئەو پرۆژانیان و پرۆتۆکۆڵانی کە لەسەری دروستەکرێ بۆیە تا ڕادەیەک لەو ڕۆوە ئەتوانرێ بە خراپی بەکاربێنرێ. باشە مامۆستا ڕێباز مادەم لایەنە خراپیەکەی تێدایە ینی بەشێک لە قۆڵبڕین هەیە ینی خەڵکانێکەنە دێن دژی تۆ بەکاری دێنن فێڵت لێ دەکەن هیچ نمونەیەک هەیە تۆ بیست بێتت یاخود زانی بێتەوە لە چوارچەوەی قۆڵبڕین دابێ؟ بەڵێ بەتاکیدی هەیە ینی لە کوردستانیش بەداخۆ ڕوویاوە بەڵام ئەتوانین بڵین ئەمە ئەسڵی تەکنۆلۆژیاکە نییە ینی وەکو خۆی بەکار نەهاتوە بەڵکو کراوە بە ناوی ئەوەوە کە لە کوردستانە بەداخۆ زۆر کە زەرمەند بوون لی من بەڕاستی نامەوێت ناوی پرۆژەکان بێنم لەبەرەوەی کە چەند کەسانێک ینی کاریان لەسەر کردووە بەڵام ئەتوانم بڵێم ئەوانی کە کالو بوارەکەن تا ڕادەیەک ئەزانن کە کام پرۆژانە بەڕاستی وەکو خۆی وەکو تەکنۆلۆژیاکە ناونراوە کە ئەمە با بڵین تەکنۆلۆژیای بڵاکچینە ئەمە کریپتۆکرنسیە فلان چیشی بەڵام لە ڕاستی ئەوانە بووە و بەداخۆ زۆر کە زەرمەند بوون. باشە مامۆستا ڕێباز چ سوودێکی بۆ گەشەی ئابووری هەیە؟ بەنسبەت گەشەی ئابووری ئەتوان بڵێم یەکێکە لەو تەکنۆلۆژیانەی کە گەورەترین خزمەت بە ئابووریەکە یەکێک لەوانە با بڵێن ئێستا ئێمە لە کوردستان ئەمانەوە بەرهێنانێ لە وڵاتێکی ترا بکەین لە ئەمریکا بکەین یاخود لە ئەوروپا بکەین یان بە پێچەوانەوە ئێستا با بڵێن بازاڕی کوردستان تا ڕادەیە گونجاوە بۆی کە خەڵک لە دەرەوەی وڵات بێنوە بەرهێنان لە کوردستان بکەن. لەبەر ئەوەی کە وەکووتمەوە ئاڵۆزیانەی کە هەیە لە ئێستادا لە پرۆسەکردنی مامەڵەکان و لە ڕێگەپێدان و لە هەبوونی ناونیشان و ینی بۆ نمونە ڕەنگە تۆ پێویستکە ئەگەر بتەوێ یان کەسێ بێ وە بەرهێنان لە کوردستانە بکە بۆ بازرگانە گەورەکان ڕاستە ینی ڕەنگە ڕێشوێنی تایبەتی هەبێ بەڵام خەڵکی ئاسایی یاخود بازرگانی بچووکەن کە بامان شێوانەوە بەرهێنان بکەن بەڕاستی ینی لە ئێستادا زۆر قورسە بەڵام لە ڕێگەی تەکنۆلۆژیای بڵاکچینەوە چونکە بەڕاستی سنووری نییە و ینی لەو حاڵەتە جیهان هەمی وەکو یەکە بینرێ زۆر ینی بە ئاسانی ئەتوانرێت خەڵکی دەرەوە بەرهێنان لە کوردستان بکەن و طبیعی لەبەرەوەی کە ئەم تەکنۆلۆژیایە تازەیە ینی زۆر خزمەتەکرێ یەکێک لەوانە کە پرۆسێکەیە کە پێوترێت پرۆسی باڵین تۆکەنایزیشن ینی بە تۆکنکردنی ئەو بابەتانی یاخود ئەو ئەشیانی کە هەن لە ژیانی ڕۆژانەمانە وەکو خانوش و قەسایارە بینا بزنسی تر کۆمپانیا ئەمانە کە بەڕاستی کاکرێ بە تۆکن و خرێتە لەسەر بڵاکچینەکان و کاتە بەڕاستی زۆر ئاسانترە بێ بۆ ئەوەی کە لە خەڵکی دەرەوە بێنەوە بەرهێنان لە کوردستان بکەن وە بە پێچەوانەشەوە. باش مامۆستا ڕێباز وەک دیارە ئەوانەی بەکارهێنەری بڵاکچینن دەبێت ئەکاونتی تایبەتی خۆیان هەبێ چۆن پارێزگاری لە ئەکاونتەکانیان بکەن چۆن خۆیان لە هاکردن بپارێزن؟ بەڵێ بەنسبەت ئەکاونتی سەر بڵاکچین بەڕاستی ئەوە جیاوازە لەوە ئەکاونتە ئاسایانی کە دروستەکرێوەکو ئەکاونتی جیمیل و فەیسبوک و ئەوانی تر طبیعی زیاتر با بڵین وەکو واڵێت یعنی وەکو جزدانی ئەلکترۆنی پێڵن ئەمانە کە کاتێک دروستەکردن پێویستی بە کلیلێکە خود بە کیەکە بۆ دروستکردنی ئەتوان بڵم تەنها پاراستنی ئەو کلیلە
بەسە بۆی کەسەکە خۆی بپارێزێ و دوور بێ لە هاکردن. هەروەها تابیعی چەندین ئەپلیکیشن هەیە کە پێویستیان بە ئەکاونتەکە ئەبێ ئاگادار بن کە چ جۆرە زانیاریە لەگەڵ ئەپلیکیشنەکانە شێرەکەن و ئەیانەنێ. وەکو وتم گرنگترین شت ئەو کیە خودە و کلیلەیەکە کە پێویستەکە. هەروەها چەندین شتی تر وەکو پرایڤەت کی ئەوانە کە لە کوردستان ئەتوان بڵێن بەرکەوتنێکی وانە تا ئێستاش لەگەڵ تەکنۆلۆژیاکە ئەوەی کە بووبرن ئەوەی کە هەیە زیاتر لە ڕێی چەند ئەپلیکیشنێکی ترەوەیە ئەویش تقریبان هەر دەچێتەوە سەر ینی ئەپلیکیشنی ئاسایی ینی بەرکەوتنی ڕاستەخۆ تا ڕادێکی کە ینی تا ڕادێک زۆر نییە بەڕاستی لە کوردستان تا ئێستش. بەڕێز ڕێباز سابیر ئەندازیاری پرۆگرامسازی و ماستەر لە تەکنەلۆژیای زانیاری لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای ڕۆژێکی خۆش. سپاس بۆ تۆ. هەکار لەگەڵ فۆتۆ چرکاندن بین باشە؟ باشە ینی حەز لێ فۆتۆت بگیریان تۆ خولیایەکە هەیە لەوەیە هەردووکی ینی نۆرمالە دەتوانم فۆتۆش بگرم بەڵام پرۆفشناڵانە نا ئێستا هەموو خەڵکی باشم خراپ نیوە. یعنی یەکێکی لەوانەی کە ڕستمی جوانەگریت جاروبار دەردەسێ شتێکی جوان هەر جارجاریش دەرچێ باشە و کێشەیە نەبی قەی ناکە یەکێک خۆی حەز کات ڕستم بگرێت باشە بەڵام کەس نییە ڕستمێکی جوانی بگرێەوە زۆر جا تووشیەوە بین. ڕستمم لە بۆ دەگرم بە تایبەت ڕستمیش دەگرم هەردووکی ینی نە زۆر باشم بەڵام ئیتر باشە. دوێنێ بزانم ڕۆژی گیانی فۆتۆگرافەران بوو لە کوردستانیش فۆتۆگرافەری ئێستا زۆر باشمان هەیە بە تایبەت لەگەڵ بەرەو پێشچوونی زیاتری تەکنەلۆژیا و هەموو ئەمانە ئێستا حتا وای لێ هاتیەوە ینی هەندێک فۆتۆگرافەر هەیە بە مۆبایلەکانیان دەتوانین بە باشترین شێواز فۆتۆ بگرن. ئەی بوو ینی وەفایەکە نییە بۆ کاک عەباسی کامێرەمان کە ئەو فۆتۆ جوانانە تەگرێت. وەفای چیمە بێ ینی پێناڵی ئێمە فۆتۆگرافەرێکی باشمان هەیە. ئەمە سپاسم کردیە بەردەوام سپاسی دەکەم و فۆتۆیەکانی تۆ هی منی سۆڤان زۆربەی هاوکارانمان کاک عەباس دەیگرێت سپاسی دەکەین. باشە با بڕۆی لە ناو بابەتەکە وای لێ وامان لە کاک عەباس کرد دوای بەرنامە هەندێک فۆتۆی دیکەمان بگرێت. کۆمەڵای فۆتۆگرافەرانی کوردستان پێشەنگایەکی فۆتۆی بۆ 20 فۆتۆگرافەری کوردستان کردوێتەوە. و سەرجەم ئەو تابلۆیانە کە نمایش کرابوو لە پێشانگاکەیە وێنەی جوانی کوردستانی گەورە بوون یان ئەو فۆتۆیانەی کە گیرا بوون هەمویان سروشتی جوانی کوردستان بوون. با ئێمەش بەیەکەوە بیبینین. باشمان زانی ئێمە لەم ڕۆژە پیرۆزان لە ساڵ ڕۆژی گیانی فۆتۆوە ئەو کەسانە کە پشتگوێ خراببوون بەسەریان بکەین و خەڵات و زەرنانیان پێبەخشین تا لە ژیانە ماوە. بۆ من خۆم بە دوو فۆتۆ بەشداریم کردووەکو فۆتۆگرافەرەکان یەکیان لە فۆتوانە من بە دوو تافگەی جوانی کوردستان بەشداریم کردووە دوو تافگۆی بەستەڵەکی کوردستان یەکیان تافگەی مرادیانە لە باکووری کوردستان لە پارێزگای ئاگرین ئەویتریشان تافگەی گۆڵەیە لە پێنجوێن کە هەردووکیان جوانترین تافگەکانی ناوچەی کوردستانی گەورن کە ئەتوانین لە ڕێ ئەم تافگان و لە ڕێ ئەم شوێنە گەشتیاریان و سەرنجی گەشتیاران ڕابکێشین بتوانین بیکەنە داهاتێک بۆ خەڵکی ناوچەکە. دەتوانم بڵێم هەموو ساڵێک کۆمەڵانی فۆتۆگرافەرانی کوردستان ئەم پێشانگەیانە دەکەنەوە کە سوودێکی زۆری هەیە بۆ فۆتۆگرافەران ئەوەیە کە هەموو فۆتۆگرافەرەکان بێکەوە دەبەستێتەوە زیاتر ئاگامان لە یەکێ هەرێکی لە ناوچەیەکەوە دێ. من وەکو خۆم وەکو هونەر ساڵەی فۆتۆگرافەر تا ئێستا خاوەنی 30 پێشانگای فۆتۆگرافیم لە کوردستان و عێراق تابلۆیەکانیشم زۆربیان لانسکەی فۆتۆگرافی و نێچەر فۆتۆگرافیە.
کوردستان بەگشتی هاژە تاڤگە و کانیا و دەریاچە و سەرچاوی ئاوی زۆر جوانی تێدایە بێگومان تەنیا هەرێمی کوردستان ناڵێم پارچەکانی دیکەی کوردستانیش بە هەمان شێوە وەکۆی کە تاڤگەی کانیلۆسا لە ناوچەی پیرانشار و لە بناری قەندیل هەڵکەوتووە چەند ساڵێکە ئەم ناوچە گەشتیاریە سەرنجی گەشتیارێکی زۆری بۆ لای خۆی ڕاکێشاوە هەرچەنە خزمەتگوزاری بۆ نەچووە ڕێگەکەی باش نییە ئەو هاوڵاتیانیژە بێ ڕێگەیەکی زۆر سەخت ببڕن تا پێی بگەن تا بگەنە و ناوچە جوانە و وێنەی جوان بچرکێنن بەڵام لەگەڵەوەش تەنیا لەو هاوینەیە نزیکەی 100,000 گەشتیار سەردانیان کردووە. ڕۆژانە سەدان کەس ڕێگەیەکی دوور دەبڕن بۆ ئەوەی بگەنە کانیلۆسا ناوچەیەکی سەرنجڕاکێشی گەشتیاری لە شاری پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستان. دۆڵ و ڕووبار و تاڤگەیەک دیمەنێکی دڕفێنی بە کانیلۆسە داوە هەر بۆیە لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستان لە وەرزەدا سەردانی دەکەن. قزەوە هاتمە بۆ ئەم مەکانە خۆشە و زۆر دیدەنیە واقعان کانیلوسکەی پێژن واقعان جێگاکی زۆر خۆشەکە لە منتەقەی پیرانشایە. ئومیدوانم زۆر کەسێلێک کە دێم بۆ ئێرە ئەوەڵەن تەبیعەتیان ڕعایەتکەن بتوانن لەم مەکانە جوانە واقعان بە جوانی دیدەن کە کانیلۆسا لە دۆڵی بادیناوایی پیرانشار و لە بناری قەندیل هەڵکەوتووە. گەشتیاران لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ چگە لە ڕێگایەکی ناخۆشی ئۆتۆمۆبیل ماوەیەکیش بە پێ بڕۆن هەتا دەگەنە نزیک تاڤگەکە بەڵام هەمویان ئەو ماندووبوونە تەحەموول دەکەن چونکە خۆیان گوتەنی لەگەڵ گەیشتن بە کانیلۆسا هەموو ماندووبوونەکان لەبیر دەکەن. تاڤگەی کانیلۆسەیە شوێنێکی گەشتیاری و زۆر خۆشە سروشتێکی زۆر جوانی هەیە هیوادارم خەڵک بیپارێزی بەڵام بەداخەوە کەم و کۆڕی زۆر هەیە ڕێگاوبانەکەی هەونیە مەسەن دەبوو ئاسفالت کرابایە لێرەکانە دەبوو کەپر و شیوای لێ دروست کرابایەوانە هیوادارم گرنگی پێ بدەن ئێرە گرنگترین شوێنی گەشتیاریە دەتوانم بڵێم لەسەر ئاستی ئێران و کوردستانیشدا. ئەگەرچی تەنیا لە وەرزی هاوین نزیکەی 100,000 گەشتیار ڕوو لە کانیلۆسە دەکەن بەڵام هیچ جۆرە خزمەتگوزاریەکی بۆ دابین نەکراوە لەگەڵەوەش ئەو شاخ و دارستان و تاڤگە و ئاوێکی ساردی ڕووبارەکە وای کردووە بەردەوام جمەی بێت. گەشتیاران بۆ ساتێک هەم لە گەرما دوور دەکەونەوە و هەمیش بۆ ماوەیەک لە دەوری یەکتر دڵخۆش دەبن. بەکارهێنانی هەندێک هێورکەرەوە یاخود دەرمانی پزیشکی زۆر جار زیادە ڕەوی تیاکرێ بە تایبەت ئەو کەسانەی کە وەکو خۆیان بەکاری هێنن پێیان وایە کە باش نابن ئەگەر پارچەیەک حەوی پاراستۆڵ تەواو نەکەن و دواتری ژوان لێ کە تەسیری نامێنە لەسەریان ئەو ئەمانە هەکار هەمووی زیانیان هەیە بەتایبەت کاتی ئازار زۆرە بە پەنابی بۆ بەکارهێنانی هەر عیلاجێک. بێگومان لەسەر ئەم باسە زانیاری زیاتر پێشکەش دەکەین هاوکارمان دکتۆر هەڵوێست لەگەڵمان دەبێت. سڵاوتان لێ بێ من دکتۆر هەڵوێستم. حەبی پاراسیتامۆڵ یان وەک لە نێو خەڵکدا باوە پاراستۆڵ یەکێکە لە دەرمانە ئازارشکێنە هەرە سەلامەت و بێوەیەکان گەر بەڕێک و پێکی بخورێت بەڵام ئەگەر بە نەزانانە بخورێت بۆی هەیە وەستانی جگەر بێهۆشی و تەنانەت مردنیشی لێ بکەوێتەوە شتێکەیە پێی دەوترێت ژەهراوی بوون بە پاراسیتامۆڵ. ئێستا لە ئەمریکا ئەوەندەی خەڵک بەهۆی ژەهراوی بوون بە پاراسیتامۆڵەوە جگەریان لە کار دەکەوێت ئەوەندە بەهۆی ڤایرۆسی جگەرەوە کێشە دروست نابێت. ژەهراوی بوون بە پاراسیتامۆڵ ئەو کاتە ڕوودەدات کە زیێدەڕۆیی بکەیت لە خواردنی پاراسیتامۆڵ. زیێدەڕۆیی مەبەستمان لە چییە؟ دەستگای دەرمان و خۆراکی ئەمریکی دەڵێت زۆرترین بڕی پاراسیتامۆڵ یان بە زمانە پزیشکەکەی ئەسیتامینۆفین کە ڕێگە پێدراوە لە ڕۆژێکدا بخورێت 3.25 گرامە واتە نزیکەی 3 حەبی هەزاری پاراستۆڵ لەوە زیاتر ترسناکە. کێشەی ژەهراوی بوون بە پاراسیتامۆڵ ئەوەیە کە مەرج نییە دەست بەجێ نیشانەکانی دەرکەوێت بەڵکو زۆر جار کە ئەندامێکی جەستە زیانی گەوری پێدەگات لە 24 کاتژمێر تا 48 کاتژمێردا نیشانەکانی اینجا دەردەکەون. دەرکەوتنی نیشانەکانیش بەگشتی سێ قۆناغی هەیە. قۆناغی یەکەم لە دوای زیادەڕەویکردن لە خواردنی دەرمانەکەدا دەست پێ دەکات تاوەکو 24 کاتژمێر دوای ئەوە
لە ماوەیەدا دەکرێت کەسەکە هیچ نیشانەیەکی نەبێت گەر هەشی بێت شتی کەمە هەرەوەیە کە نان خواردنی کەم دەبێتەوە و هێڵنج دەدات واتە نیشانی قورس لە سەرەتادا ڕوونادات. خۆناغی دووەم تا 72 کاتژمێر دوای ژەهراوی بوون بە پاراسیتامۆڵەکە دەگرێتەوە. لە ماوەیەدا ئازاری لای ڕاستی سک ناوچەی ژێرسنگ ئەم بەشە دەست پێ دەکات وەڕشانەوە و دابەزینی فشاری خوێن و خێرابوونی لێدانی دڵ و کەمبوونەوەی میزیشی لەگەڵدایە. قۆناغی سێم تا 4 ڕۆژ دوای خواردنی پاراسیتامۆڵەکەیە لە یەکەم ڕۆژەوە کە پاراسیتامۆڵەکەت خواردووە تا 4ەم ڕۆژ بە 3 قۆناغدا دەڕۆیت. قۆناغی سێم دەکەوێتە نزیکی 4ەم ڕۆژ. ئەم کاتە کاتی یەکلای بوونەوەی گەرتام قۆناغە فرای کەسەکە کەوتبن و چارەسەری پزیشکی بۆ کرابێت دەکرێت کەسەکە ڕزگاری ببێت. بەڵە بە پێچەوانەوە ئەگەر واتان نەکرد بێت حاڵەتەکە هەتا مردن دەتوانێت کەسەکە پەلکێش بکات بەهۆی نەڕۆشتنی ئۆکسسیژین بۆ مێشک و لە کارکەوتنی جگەر و گورچی لەکانیەوە. هەواڵە خۆشەکە ئەوەیە ئەو کەسانەی بە سەلامەتی ڕزگاریان دەبێت زۆر جار جگەریشیان لەگەڵی باش دەبێتەوە و کێشەی درێژخایانیان نابێت. کەواتە خاڵی گرنگ لە ژەهرایبوون بە پاراسیتامۆڵەوەیە زوو فرای نەخۆشەکە بکەویت. لەمەوە دووە هەر دەرمانێکتان بەکارهێنا تەنانەت پاراسیتامۆڵیش بە وردی ڕێنمایەکانی جێبەجێ بکەن تا پارێزراو بوون. بابەتێکی دیکە هەیە ئەم بابەتە پەیوەستە بە لایەنی تەندروستی هەموو ئەو کەسانی کە سەردانی چێشتخانە و ڕێستورانت و کافتریاکان دەکەن تا چەند سەلامەتیان لە ڕووی تەندروستی و لە ڕووی پزیشکیەوە پارێزراوە ئەو شوێنەی کە نانی تێدا دەخۆن ئەو شوێنەی کە خواردنەوەکان و هەتەنانەت نێرگەلەش تێدا دەکێشرێ تا چەند لایەنی تەندروستەکەی لە بەرچاو گیراوە. ئەمە بابەتێکی گرنگە چونکە زۆربەی هاوڵاتیان ڕۆژانە سەردانی ئەم شوێنە گشتیانە دەکەن بۆ ئەوەی بە تەندروستێکی باشش بێنە دەرەوە ئەو شوێنێک کە دەڕۆن شوێنێکی سەلامەت بێ. بێگومان لەسەری دەوەستین دکتۆر توانە فەرهاد بەڕێبەری چاودێری تەندروستی و سەلامەتی خۆراک لە بەڕێبەراتی پاراستنی تەندروستی خۆپارێزی هەولێر میوانی ئێمێ لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر زۆر بەخێر بێت. باش بەخێر هاتی زۆر سپاس. دکتۆر ئێمە ئازانین کە بەشێکی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بۆتە کافتریا و ڕاستۆرانتەکان و خواردنگە خێراکان. ئێوە چۆن چاودێری ئەم شوێناناکەن چۆن دڵنیایی ئێدەن بە هاوڵاتیان لێرەوە بە سەردانیکاران بە گەشتیاران کە دڵنیا بن لەوەی ڕێستۆرانت و خواردنگە و هەموو ئەوی کە پێیوەستە بە خواردن و خواردنەوە لە هەولێردا تەندروستە. سەرەتا بەیانتان باش بەیانی سەرجەم بینەران و بیسەرانی کوردستان 24 باش. ئەمە لیژنەکانی چاودێری تەندروست سەلامەتی خۆراک لە بەڕێبەرایەتی پاراستنی تەندروستی بە بەیانیان و بە ئێواران پشکنین و بە دوواداچوون دەکەن بۆ سەرجەم ئەو شوێنانەی کە مۆڵەتی تەندروستیان لەلای ئێمە پێدەدرێتن. تیمەکانمان کە سەردانی ئەو شوێنانە دەکەن لە ڕووی کوالەتی ئەو خواردنەی کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت لە ڕووی شێوازی ئامادەکردن و لە ڕووی ئەو کرێکارانی کە لەو شوێنانە ئیش دەکەن کارمەندەکان هەمویان 6 مانگ جارێک پشکنینی تاقیگەیان بۆ دەکرێتن بۆ سەلامەتی ئەو شوێنە و هاوڵاتیان. باشە لەسەر چ بنەمایەک دکتۆر توانە ئێوە مۆڵەتی تەندروستی بە ڕێستورانتێک بە چێشتخانەیەک بە کافتریایەک دەدەن ئەم بنەمانە چینکە بەلای ئێوە گرنگن پێت وایە پێتان وایە یاخود ئەمە بۆ تەندروستی هاوڵاتیان گرنگە و پێویستە ئەم خاڵانەی تێدا بێ ئەم بنەمانە چین؟ بەڵێ ئێمە سەرەتا هەر کەسێک کە دێت دەوێت چێشتخانەیەک یا ڕێستورانتێک بکاتەوە پێشکەش داواکاری پێشکەش بە بەڕێبەرایەتی پاراسی تەندروستی دەکات بەش چاودێری تەندروستی. دوای ئەوەی کە لیژنەکانمان دەچن بۆ پشکنینی ئەو شوێنە دڵنیا دەبنەوە لەو شوێنە کە شیاوە بۆ ئەوەی بکرێت بە ڕێستوران یاخود بە چێشتخانە یاخود بە کافتریا چەند مەرج و ڕێنماییەکەیە کە بەپێی یاسای تەندروستی گشتی و بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کە چەند 2 ساڵ 3 ساڵ جارێک ئەپدەیت دەکرێتەوە ئەو ڕێنمایانە لە شێوازی با بڵێن ئەو مەطبەخەی کە خواردنەکەی تێدا ئامادە دەکرێت دەبێت مەساحەکەی با بڵێن ڕوبەری شوێنەکەی دیاریکراوە لە 15 مەتر زیاتر بێتن و دەبێت هەمووی سیرامێک بێتن حتا دەبێت ئەو کافتریانەی کە با بڵێن نێرگەلە کێشانیان هەیە دەبێت شوێنی نێرگەلە کێشان جیاکرا بێتەوە لەگەڵ بێنێرگەلە
دوایەوەی کە تیمەکانمان لە چاودێری تەندروستی پشکنین بۆ شوێنەکە دەکەن پاشان ئێمە ئەو کرێکارانەی کە لەو کافتریان لەو ڕێستورانتە کار دەکەن هەمویان پشکنینی تاقیگەیان بۆ دەکرێتن کە ئەو پشکنینە دەبێت 6 مانگ جارێک دووبارە بکرێتەوە بۆ سەلامەتی و کرێکاری لەو شوێنە کار دەکات. باشە دکتۆر زۆر جارە بینین نەک ڕێستۆرانتی خواردنگەیەکی گەورە بەڵام خواردنە خێراکان لەسەر شەقامەکان بە شێوەی عەرەبانە دەستگێڕیان کۆشکەکان دانراوە ئەمانش هەمان ئەو بنەما و مەرجانە یانگرێتەوە؟ لە ڕاستیدا بنەما و مەرجەکان نەیانگرێتەوە لەبەرەوەی شوێنەکانیان زۆر بچووکە یان خۆت ڕێمایەکانیان جێبەجێ نەکردووە کە با بڵێن شوێنی مەطبەخ دەبێت شوێنی ئامادەکردنی خواردن کە کاشی بێتن و ئەو مەرجانە بەڵام ئێمە بە تەکید ئێمە مۆڵەتیان پێ نادەین بۆ شوێنانە بەڵام بۆ سەلامەتی هاوڵاتیان تیمەکانیان سەردانیان دەکەن لە ڕووی ئەو خواردنی کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێن لە هەمان کاتیشدا دیسانەوە ئەو کرێکارەی کە لەو شوێنانە ئیش دەکەن با بڵێن لەسەر عەرەبانە و سەرجادەکان کارتی تەندروستیان بۆ دەکرێت بەڵام مۆڵەت تەندروستیان پێ نادرێت. باشە دکتۆر توانە تەنانەت ئێوە چاودێری ئەوە دەکەن چ جۆرە مەوادێک بەکاردێن بۆ نمونە لە مڵاک و لە قاپ و لە هەموو ئەمانە کە پێویستە لایەنە تەندروستەکە لە بەرچاوگیرا بێت یان ئەمە پەیوەندی بە لایەنێکی دیکە هەیە؟ بە تەکید زیاتر ئەمە پەیوەندی بە لایەنی گەشت و گوزارەوە هەیە چکە ئەو ڕێستورانت و کافتریانە پلەی بۆ دانراوە یاخۆت دەتوانین بڵێن ئەستێرەی بۆ دانراوە بە پێی ئەستێرە و پلەکانی دیاری دەکرێتن بەڵام لە هەمان شێوە دەبێت مەرج و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ کردبێت لەگەڵەوەش باسی ئەوە بکەین کە ئەو خواردنەی کە با بڵێن لەو کافتریا یاخود لە ڕێستورانت و چێشخانەکان پێشکەش بە وڵاتیان دەکرێت کە هێنانە ژوورەوەی ئەو مەوادەش ئەو خواردنە ئەو بەرهەمە خۆراکیە بە هەمان شێوە لە ڕێگەی بەڕێبەرایەتی پاراسی تەندروستیەوە دەبێتن کە لە بازگەکان بازگەی شێراوەمان هەیە کە شاری هەولێر بە شارەکانی ناوەڕاست و خواری و عێراقەوە دەبەستێتەوە هەر بەرهەمێکی خۆراکی وەکو گۆشتە یاخود برنجە هەر بەرهەمێک کە دێتە ژوورەوە پێشەچی خاوەنی ئەو ڕێستورانتە یاخود خاوەنی بابڵێنگە کۆگای هەبێتن دێت لە ئێمە داواکاری پێشکەش دەکات دوایەوەی کە بەڵێنامەی لێ وەردەگیرێت ئەو بەرهەمە خۆراکی دەچێتە شوێنی ناوبراو دەستکاری تاکو و پشکنینی بۆ دەکرێتن لە بەشی چاودێری تەندروستی سەلامەتی خۆراک هۆبەی نمونەی خۆراکمان هەیە کە هەر بەرهەمێکی خۆراکی چ لە کۆگاکان بێتن یاخۆ چ لە خواردنگە و چێشخانە و ڕێستوران و کافتریاکان بێت تیمەکانمان دەچە سەردانی دەکەن مانگانە تیمی دەوریمان هەیە دەچن نمونە وەردەگرن بۆ تاقیگەی دەبن بۆ پشکنینی تاقیگەی. باشە دکتۆر بەپێی زانیاریەکانی خۆت ئەو باگراوندی کە پێشتر کارت تیا کردووە بەکارهێنانی پلاستیک یاخود هەموو مەوادانە و پێداویستانی کە دیسپۆزەبڵن و لەگەڵ بەکارهێنانی شوشە و ستیل و باغە ئەمانە کامیان باشترە؟ لە ڕووی با بڵێن قاپ قاچاخوانێک بەڵێ ئەو پێداویستیانەی کە لە ناو ڕێستۆرانتەکان بەکارێنرێ بۆ خۆراک بە تەکید دەبێت ئەو قاپ و قاچاقی کە بەکاردێتن لە پلاستیک پێک نەهات بێت لەبەرەوەی پلاستیک لە کاتی گەرمبوونی ئەکیید بەڵام زۆربەی ڕێستۆرانتەکانە بینین کە قاپ و کەوچکی پلاستیکیان هەیە ڕێگە پێدراون؟ ئەگە پلاستیکیش بێت تەنها بە پێڕێنمایەکان کە دیاری کراوە دەبێت ئەو پلاستیکە PP5 بێتن ئەمە جۆرێکە لە پلاستیک کە شیاوە بۆ ئەوەی بەکاربێتن. باشە دکتۆر توانە زیاتر فۆکسەکان لەسەر دوو خاڵ هەیە ئەوەی کە من دەیبینم خاڵێکیان پاک و خاوێنی چێشتخانەکەیە ینی ژووری مەطبەخەکەی تا چەند پاک و خاوێنێت چونکە ئەمە خواردنەکەی تێدا ئامادە دەکرێت لایەنێکی دیکە دوای کۆڕۆنا زیاتر ئەمە بەدی کرا ئەو شوێنانەی کە کافتریان نێرگەلی تێدا دەکەشرێ نێرگەلە کێش سۆندە بەکاردێنێ بۆ نێرگەلە ینی ئەو کات دوای کۆڕۆنا بابەتەکە زۆر جددی کرا توند کرا لەوەی کە سۆندەکان پێویستە سۆندەی یەک جار بەکاربێ وەکو سەفەری وەڵێ ینی بەکاربێ و پاشان فڕێ بدرێتەوە تاچەند ئێوە بە دوواداچوون دەکەن هەفتانە مانگانە ڕۆژانە سیر دەکەن شوێنەکان تیمەکان تا شوێنەکان بەسەر دەکەنەوە بە دڵنیایە ئێمە تیمەکانمان کە سەردانی ئەو شوێنانە دەکەن کافتریا و ڕێستورانتەکان ئەوانەی کە نێرگەلە پێشکەش دەکەن بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دەبێت ئەو سۆندەی کە بەکاردێتن دیسپۆزەبڵ بێت واتە بۆ یەک جا بەکاربێتن شکر بۆخوا تاکو ئێستا سەرجەم دەتوانم بڵێم 90 زیاتر کافتریا و ڕێستورانتەکان بە پێی ڕێنمایەکان کار دەکەن کە ئەو سۆندەیە بەکاردێن هەر کافتریاگە خود ڕێستورانتێک بابان نەبێت بەو ڕێنمایە ئێمە
سزادانمان هەیە دوای سزادان ئەگە دووبارەی بکاتەوە داخستنی شوێنەکەمان هەیە و ئەگە پاشکردنەوەی شوێنەکەی دووبارەی بکاتەوە دەدرێتە دادگا کە پابند ناوێ بە ڕێنمایەکەی تەندروستی. باشە دکتۆر لە ماوەی ئەم ساڵدا چەند شوێن سزا درراوە و داخراوە و چەند کارمەندیش لە ئیشەکەی لابراوە بەهۆی توشبوونی بە نەخۆشیەک یاخود جێبەجێ نەکردنی ڕێنمایە تەندروستیەکان. بەڵێ بەس لە ڕووی با بڵێن چێشخانە و ڕێستوران یان ئەو بەگشتی شاردەمەنیەکانی شەگرێتەوە چونکە بە تایبەت لەسەر لە هاوینە ئەوانی چاودێری تەندروستی و سەلامەتی خۆراک بێجگە لە کافتریا و ڕێستورانت مارکێتە ئارێژگایە سەرتاشخانەیە هوتێلەکانە ئەوانش تەنها ئەوانەی کە خواردن پێش خواردنگە و یان خواردەمانی خێرا دەتوانم بڵێم زیاتر لە بدایەتی ساڵەوە تاکو ئێستا زیاتر لە 100 شوێن ئەم با بڵێن فەرمانی داخستنی بۆ دەرچووە بە هەمانجی لەگەڵ قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر شوێنەکانیان داخراوە و سزا دراون و کارمەندیش کە لادرابێت با بڵێن لە ئەو کرێکارێکە کار دەکات لە ڕێستوران و کافتریاکان بزەبت بە داتایەکی تەواوەتیم پێ نییە بەس ساڵی ڕابردوو تقریبان ئەو پشکنانەی کە دەکرێتن زیاتر لە 200-300 کەس لا نەدراونەوانە نەخۆش بوونە چارەسەری بۆ دەنووسین دوای هەفتەیەک پشکنینەکە دووبارە دەکاتەوە شیاو دەتوانێت ئیش هەر لەسەر ئەمە پرسیارێکی گرنگ هەیە دکتۆر توانە ینی کە ئەو کارمەندانەی کە لە چێشتخانە و ڕێستورانتەکان کار دەکەن تا چەند ئێوە ئاگادارن کە ئەم کارمەندانە نەخۆشی گوازراوەیان نییە یان بە چ شێوازێک بانجیان دەکەن بۆی کە پشکنین بکرێت. ئەمە تیمەکانمان هەروەکو لە سەرەتای بەرنامەی باسم کرد تیمەکانمان کە دەچن بۆ کەشفی شوێنەکە بۆی مۆڵەت تەندروستی پێ بدەن ئاگاداری دەکەنەوە کە کارمەندەکان لەوێن دەرکە کار دەکەن لەو شوێنە بێن کارتی تەندروستی دەربکەن کە پشکنی تاقیە بکەن لە هەمان کاتیشدا ئێمە تیمی پشکنین و بەداداچوونمان هەیە بێجگە لەوەی کە کەشف دەکرێت بۆ مۆڵەتی نوێ یاخود نوێکردنەوەی مۆڵەت لە کاتی پشکنین و بەداداچوون ئەو ڕێستورانت و کافتریانەی کە با بڵێن چەند کارمەندێکی هەیە کارتی تەندروستی نییە ئێمە ئەو شوێنانە سزا دەدەین بە پێی یاسای تەندروستی گشتی تاکو بێن کارتی تەندروستی دەربێنن لە هەر حاڵەتێکە و پشکنینە دەکەن با بڵێن پشکنینی ڤایرۆسات و ئەو پشکنیانەی کە پێویستە بە ئامادەکردنی خواردن هەر کاتێکە پشکنینەکەی پۆزەتیڤ دەرچوو نەخۆش بێت ئەو کارمەندە ئاگاداری خاوەن کافتریا خاوەن ڕێستوران دەکەینەوە کە ئەو کارمەندە نابێت کار بکات تاکو چارەسەری بۆ دەنووسین و چارەسەوە دەگرێت دوای هەفتەیەک یاخود بە پێی نەخۆشیەکە هەندێک جار 2 هەفتە 3 هەفتەی دەوێت تاکو چاک دەبێتەوە پاشان دەتوانێت کار بکات. باشە دکتۆر ئەزانین کە ئێوە بەردەوام چاودێرن و لیژنەتان هەیە لەگەڵ ئەمەشدا ئەو خواردنەی کە لە بازگەکانەوە دێتە ناوە ئێوە کوالیتی کۆنتترۆل هەیە چاودێریەکەن دواتر ئەوەی گرنگە شوێنی کۆگاکردنەکەیەتی لە ناو شوێنەکە ساردەمەنیەکان بە تایبەت چونکە و موادانی بەکارێنێ بۆ خواردن لە شیر و شەکرۆمانە ناسکن سووتێکەچن ئێوە ئەگەر ڕۆژانە نەتوانن سەردانیانکەن ئەرکی هاوڵاتیە کەواتە لێرە هاوڵاتی تا چەند لەگەڵەوەی هەماهەنگە بۆی کە ئەگەر لە شوێنێک خواردنێکی بەسەرچووی بینی یاخود خواردنێکی خراپبووی بینی پەیوەندی بە ئێوە بکات. بە دڵنیایەوە ئێمە دەستخۆشی لە هاوڵاتیانی شاری هەولێر دەکەین کە بەڕاستی ئێمە ڕۆژانە هاوڵاتی دێن سکالا دەنووسن کە با بڵێن لەو خواردنگێ یاخود لەو ڕێستورانتە خواردنێکیان خواردووە خواردنەکەیان زانیوانە کە کوالەتی باش نەبوو یاخود پێی نەخۆشکەوتونە بە هەمان شێوە لە کۆگاکان کە با بڵێن هەواڵیەوەمان بۆ دێت کە کۆگایەک هەیە بە پێی ڕێنمایەکانی تەندروستی بەرهەمی خۆراکانی بە کۆگا ناکات ئێمە تیمەکانی پشکنی و بەداداچوون سەردانی ئەو شوێنانە دەکەن و ئیجراتیان لەگە دەکرێت. باش ئەم پرسیارش هەر تۆزێک نزیکە لەمە بەڵام ئەمە نەک بۆی هاوڵاتی چۆن هاوکاری و هەماهەنگی لەگەڵ ئێوە هەیە هەندێک لە ڕێستوران و چێشتخانەکان خواردن بۆ ماوەیەکی زۆر دەهێڵنەوە لە مەتبەخەکانیان ئەمە بێگومان ینی ئەگەر بە 100% خواردنەکە تێک نەچێ بەڵام کاریگەریەکی ڕەنگە هەر خراپ دروست بکە تیمەکانی ئێوە چۆن ئەمە دەزانن کە لەم چێشتخانەی خواردن بۆ نمونە گۆشتێکەیە زیاتر لە مانگێکە لە ناو ساردکەرەوەکە دانراوە ئەمە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی لەبەرەوەی خواردنێک کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت دەبێت خواردنەکە فرێش بێت جاچ با بڵێن خواردنی وەکو برنج و
یاخود گۆژ بێت هەر خواردنێک تیمەکانمان کە دەچن سەردانی ئەو شوێنە دەکەن یەکەمی شوێن کە سەردانی دەکەن شوێنی ئامادەکردنی ئەو خواردنی ئەو ڕێستورانتەیە کە دەچن با بڵێن ناو ساردکەرەوە و ناو فرێزەری ئەو شوێنە دەگەڕێن لە هەبوونی هەر بەرهەمێکی خۆراکی کە ئەو بەرهەمە نابێت تەجمید بکرێت نابێت ببەسرێت بە تاکی دەست بەجێ لە شوێنی خۆی لە ناو دەبردێت و ئاگداری خاوەن شوێن دەکرێتەوە کە جاری دابێت دووبارەی بکاتەوە ئێمە ئیجراعاتی لەگەڵ دەکەین دوتوان بەبوورە هاژە پرسیارەکە جگە لە با بڵێن ساردکەرەوەکان و ئەو ماوادانەی کە دێن دیوار ئەرزەکە پاک و خاوەنی هەموو ئەمانە تێکچوونیان مەسەلەن دیزاین و دیکۆر و هەموو ئەمانش ئێوە بەدواداچوونی لێ دەکەن بە تاکید شوێنی ئامادەکردنی خواردن بە پێ ڕێنمایەکان دەبێت ئارزەکەی و دیواری سەرجەم کاشی بێتن بە هیچ شێوەک هیچ مادەیەکی تەڕێگە پێدراو نیە لەبەرەوەش کە بەپێی یاسای تەندروستی گشتی ئەو کاشێدانراوە لەبەر پاک و خاوێنی و زوو خاوێنکردنەوەیەتی باشە دکتۆر ئێوە کاتێککە کەسێک سەرپێچیەکات و دووبارەیەکاتەوە سزا ئەدرێ چۆن نەتوانن ڕێگری لێ بکەن لە دوای ماوەیەک ئایا ئەم سزایە بەسە بۆی کە دووبارەی نەکاتەوە یاخود چەند جارێکی تر و زیان بە هاوڵاتیان نەگەێنێت بەڵێ بەپێی یاسای تەندروستی گشتی و بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەر شوێنێک لە سەرجەم ئەو شوێنانەی کە مۆڵەتی تەندروستیان پێدەدێت لە بەڕێبەراتی پاراسی تەندروستی کە پابەند نابێت بە ڕێنمایەک بەپێی ئەو پابەند نەبوونی ئەمە ئیجراعاتی لەگەڵ دەکەین ئەگەر پابەند نەبوونەکە لەسەر شتێکی بەسیط بێت ئەوە جاری یەکەم ئاگادارکردنەوەی پێدەدەین کە دووبارەی نەکاتەوە جاری دووەم لە کاتی دووبارەکردنەوەی ئێمە سزای پێبژاردنمان هەیە کە ئەمەش بەپێی ڕێنمایەک دەرچووە کە بەپێی نووسرای وەزارەتی دارایی هەموو ئەو خاڵانە دیاری کراوە کامە ڕێنمایی دەیگرێتەوە بەو ڕێنمایە سزای شوێنەکە دەدەین لە کاتی دووبارە سێبارە بوونەوەی ئەو سەرپێچیە ئێمە شوێنەکەی دادەخەین کە کەمتر نەبێت لە 3 ڕۆژ و زیاتر نەبێت لە مانگێک بەپێی یاسای تەندروستی گشتی دوایکردنەوە و سزادانی لە کاتی دووبارەکردنەوەی ئێمە ڕەوانەی دادگای دەکەین بۆ ڕێکاری یاسایی بەڕێز دکتۆر توانە فەرهات بەڕێوەری چاودێری تەندروستی و سەلامەتی خۆراک لە بەڕێوەراتی پاراستنی تەندروستی خۆپارێزی هەولێر ناونیشانەکە زۆر دوور درێژە ناچار بووم لەسەر ئایپاتەکە تەواوی بکەم زۆر زۆر سواز بۆ تۆ لەگەڵ مام وەڵامی پرسیارەکانی ئێمە داوت زۆر سپاس دکتۆر بەخێر هاتی دووبارە ڕۆژێکی خۆش بۆ تۆ سپاس تۆڕی پاراستنی ئاوی نێودەوڵەتی راپۆرتێکی لەسەر قەیرانی ئاوی خواردنەوە لە جیانە بڵاو کردوتەوە و باسی ئەوشەکە کە نەک هەر باسکردن هۆشداریکی تۆن دەدات لەوەی کە 25 وڵاتی جیهان لە ناویاندا و عێراقیش ڕوبەڕووی قەیرانێکی قورسی کەم ئاوی بوونەتەوە ئەم تۆڕە نێودەوڵەتیە باسی لەوەش کردووە تا ساڵی 2050 ژمارەی ئەو کەسانەی ڕوبەڕووی قەیرانی بێئاوی دەبنەوە دەگاتە 4 ملیار کەس 25 وڵات کە لە سەدا 25 دانیشتوانی جیهانیان تێدا دەژی لە قەیرانێکی قوڵی کەم ئاویدان ئەمە نوێترین هۆشداری تۆڕی پاراستنی ئاوی نێودەوڵەتیە سەبارەت بەو بێئاویەتوندەی باڵی بەستەر جیهاندا کێشاوە تۆڕی پاراستنی ئاوی نێودەوڵەتی نووسیوێتی لەناو ئەو وڵاتانەی بە قورسی ڕوبەڕووی قەیرانی ئاو بوونەتەوە هەندستان و ئیندۆنیزیا و مەکسیک و میسر و تورکیا هەن لەگەڵ بەشێکی دیکە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە گرنگترینیان عێراق و کوێیتن لە درێژەی راپۆرتەکەیدا ئەو تۆڕە نێودەوڵەتیە هۆشداری ئەوەشی داوە تا ساڵی 2050 ژمارەی ئەو کەسانەی کێشەی ئاوی پاکیان بۆ دروست دەبێت نزیک دەبێتەوە لە 4 ملیار کەس ئەمەش بەو مانایە دێت قوربانیانی وشکە ساڵی و کەم ئاوی لە 160 بە بەراورد بە ئێستا زیاد دەبن باسی لەوەش کردووە تاوەکو ساڵی 2050 جیهان 7 ملیار دۆلار بەهۆی کورتهێنانی ئاو لە پرۆژە کشتوکاڵی و گەشتیاری و بازرگانیەکانەوە لە دەست دەدات کە لە ساڵی 2010 قەبارەی ئەم زیانە تەنها 15 ملیار دۆلار بووە سەبارەت بە هۆکارە سەرەکیەکانی گیرۆدەبوونی ئەو وڵاتانە با قەیرانی ئاو تۆڕی پاراستنی ئاوی نێودەوڵەتی ڕوونی کردووەتەوە هۆکاری یەکەم چالاکیەکانی خودی مرۆڤە
لەوانەش زیادبوونی کارگەکان و کۆچکردنی خەڵکی لە گوندەکانەوە بۆ شارەکان. ئەوە هاوشانی زیادبوونی نائاسایی ژمارەی دانیشتوان و ڕێک نەخستنی شێوازی بەکارهێنانی ئاو لەلایەن حکوومەتەکانەوە. لە کۆتایی راپۆرتەکەدا ئەو تۆڕە هۆشداری داوە پاراستنی سەرچاوەکانی ئاو ڕوبەڕووبوونەوەی قەیرانی بێئاوی هەنگاوی سەرەکین بۆ پاراستنی ڕەگەزی مرۆڤایەتی، بەڵام گرتنەبەری ئەم هەنگاوە پێویستی بە بڕیاری سیاسی سەرکردەکان هەیە. لەگەڵ هاوکارم هاژا لە ماوەی ڕابردووی لەگەڵتان بووی بابەتەکانمان بابەتی جیاواز بوون، بەشێکیان ڕەنگە پەیوەستی بە تەندروستی هەمومانەوە هەبێت، بۆیە پێویستە بە گرنگەوە گوێ لە قسەکانی پسپۆران بگرین. سوپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیاربیانی 24وان بە هیوام ڕۆژێکی زۆر باش و خۆشتانە بێت ئەمڕۆ. هەموو بابەتانەی کە پێشکەشمان کردن تایبەت بوو بە ژیانی ڕۆژانەمان و بە بیرهێنانەوەی پاراستنی هەموو ئەو شتانەی لە ژینگەکەماندایە جاهر لە ئاو لە تەندروستیمان لە ژیانمان بەگشتی و لەو کار و پیشانەی کە ئەشیکەین ئامانجی ئێمەیە کە هەمیشە زانیاری نوێ بە ئێوە ببەخشین. سپاس کە بینەر و بیسەر بوون.